لما لسر ام بابتا گفتوگۆ لەگەڵ بەڕێز عباس ئەکرەم گوتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دەکەن هەر سەبارەت بە ئەنجامی زانکۆڵین بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک عباس سڵاوت لێبێت ئەمساڵ میکانیزمەکان چۆن بوو بۆ ڕاگەیاندنی ئەنجامی زانکۆڵین؟ زۆر سپاس سڵاو لە ئێوە لە تەواوی بینەران. هەڵبەت لە هەم کۆنگە ڕۆژنامە نووسیەکە هەم لە گرافیکەی جەنابتان زۆر بە ڕوونی و بە ئاشکرایی ژمارە و دەتاکان خراوە. من نامەوێت تێش بخەمە سەر ئەم بابەتە باس لە میکانیزمەکان دەکەم. سەرەتا بەناوی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پیرۆزبایی لە تەواوی دەرچوان و وەرگیراوانی ئەم ساڵ دەکەین بۆ ساڵی خوێندنی 2023-2024 کە لە زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستاندا وەرگیراون. میکانیزم و شێوازەکانی وەرگرتنی دەرچوانی ئەم ساڵ من دەتوانم بڵێم ئاماژە بۆ بکەم بۆ ماوەی 3 ساڵە لە کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی ڕاستەوخۆی دکتۆر ئارام محەممەد قادر وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی پرۆسەی وەرگرتن باوردی و باچڕوپڕی کاری لەسەر دەکرێت بۆ ئەوەی هەوڵ بدرێت زۆرترین هەلی خوێندنی یەکسان و دادپەروەر و شەفاف بۆ کوڕان و کچانی خۆمان لە وڵاتی خۆمان لە خوێندنی گشتی بڕەخسیاندرێت. بۆ مەبەستەش بۆ ئەم ساڵیش دوای ئەوەی کالیژنەی باڵای وەرگرتن چەندین کۆبوونەوەی یەک لە دوایەکی کرد لەگەڵ زانکۆکان دوای ئەوەی پلانی هەرێک لە زانکۆکان لە وەزارەت تاوتوێ کرا گفتوگۆی لەبارەوە کرا بە شێوەیەکدا ڕێژراکەوەوا بکرێتن هەوڵ بدرێ زۆرترین دەرفەت بڕەخسیاندرێت. لەو چوارچێوەشدا وەزارەتی پەروەردەش هاوشان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا ئەنجامەکانی ئەم ساڵ خۆشبەختانە زووتر لە ساڵی ڕابردوو ئاڕاستەی وەزارەتی خوێندنی باڵا کرد. وەزارەتیش توانی لە ماوەیەکی دەتوانم بڵێم زۆر کەمدا کار لەسەر ئەنجامەکان کە سەرەتا بە دروستکردنی وزەرنەی و پاسۆرت بۆ تەواوی دەرچوان دواتر دابەشکردنیان بەسەریان لە خوێندنگاکان و کاراکردنی زانکۆڵین. ئەو بوو سیستەمی زانکۆڵین کە وەک لای هەمووان ئاشنایە لە ڕێگەی وێبسایتی ڕێگەی زانکۆ.com ئەخرایە ڕوو و ئەم ساڵیش بۆ یەکەم جار تواندرا بە شێوەی ئۆنلاین لەگەڵ زانکۆڵین دەرچوانی خوێندنگا پیشەیەکان وارووا دەرچوانی خوێندنگا نەدەوڵەتیەکان بتوانن لە ڕێگەی سیستەمی ڕێگەی زانکۆ داواکاری پێشکەش بکەن نەک لە ڕێگەی فۆرم و دواتر لە ڕێی پرۆسەی جیاجیاوە بێت کە ئەمەش دەستکەوتێکی تری زانکۆڵین بوو ئەم ساڵەکان توانرا ئەم پرۆسەیەش بە سەرکەوتووی جێبەجێ بکرێت دوای ئەوەی کەوا دەرگای پێشکەشکردن کردەوە بۆ ماوەی 8 ڕۆژ 2 ڕۆژیش زیاتر درێژکەوە بۆ ئەوەی دەرفەتی زیاتر بڕەخسێندرێ بۆ دەرچوان لە ئەنجامدا دەرگای پێشکەشکردن کۆتایی پێهاتوو لە ماوەیەکی کەمدا وەزارەت توانی ئەنجامەکان ڕابگەنێتن. ئەوە بۆ ئەمڕۆ لە کۆنگرەی ڕۆژنامە نووسیدا کۆی ئەنجامی وەرگرتنی دەرچوانی 12 ئامادەی لە زانکۆ پەیمانگا حکومەکان لە هەرێمی کوردستان بە خوێندنی گشتی و پارالێل و ئێواران ڕابگەندرێت کە ئەمەش لەم ماوەکەمەدا بۆ ئەم ساڵدا بە تایبەتی کەوە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دیاری کردووە کە لەوەیەکی دا پرۆسەی خوێندنی قۆناغی یەکەم دەست پێ دەکات هەنگاوێکی گرنگ دەبێت بە ئاڕاستی ئەوەی کە هەم قۆناغی یەکەم هاوشانی قۆناغەکانی تر پرۆسەی خوێندن نەفەوتی هەم بەزووی دەزە پرۆسەی خوێندن بکەن لە هەمان کاتیشدا ئەمەوە دەکات بۆ ساڵی داهاتووش ئەم شێوازی میکانیزمە تازەی کە وەزارەتی خوێندنی باڵا کاری لەسەر دەکات بۆ وەرگرتنی دەرچوان بە کەمترین هەڵە و کەموکوڕی بەردەوامی هەبێت. زۆر باشە. یەکسەر دوای ئەم وردەکاری و ڕوونکردنەوە زیاتر لای بەڕێستان یەکسەر دێمە سەرەوە پرسیاری کە بەشێک لە قوتابیان بە تایبەتی ئەوانەی کە ناویان نەگەڕاونەتەوە دەستیان بە گلەیی کردو دەڵێن ئەمە حەقی خۆمانە و لە شێوازی پڕکردنەوەی فۆرمەکان و ئەوانە ئەمان گلەییان هەیە. ئێوە چۆن وەڵامی ئەم گلەییانە دەدەنەوە کە ڕێژەیەکی کەم نییە کە ناویان نەگەڕاوەتەوە بۆ ئەمە چ میکانیزمێک گیراوەتە بەر ئەمانە چی بکەن؟ بەڵێ هەڵبەت تایبەت بەم بابەتە و بەم پرسیارە هەڵبەت تایبەت بە سکاڵا یاخود بەوانەیە کە گلەیی و گازاندا یاخود تێبینیشان هەیە لەسەر ئەنجامەکانیان یاخود بە شێوەیەک لە شێوەکان ناویان نەگەڕاوەتەوە ئێمە ساڵی ڕابردووشە بۆ ئەم ساڵیش ڕامانگەیاندووە سیستەمی زانکۆڵین دەتوانن هەر گلەیەکانی خۆیان گازاندەکانی خۆیان سکاڵەکانی خۆیان لە ڕێگەی ئەو یوزەرنەی و پاسوەردەی کە پێیان درراوە لە ڕێگەی زانکۆڵینەوە تۆمار بکەن. بۆ نمونە ئەو ژمارەی کە باس کرا کە ناوی نەگەڕاوەتەوە ئێمە نزیکەی 1200 کەس کە ناوی نەگەڕاوەتەوە هۆکارەکەی ڕەنگە بەشێکی هەڵەپەرکردنەوە بەشێکی تەکنیکی بەشێکی پەیوەندی بەوە هەبێ ئەم ڕێژەیە وا دەکات کە ئەمە هەڵەپەرکردنەوە بەڵام چکە ڕێژەیەکی زۆرە ینی معقولە و هەموو هەر بە هەڵەپڕیان کردێتەوە بۆ بەرچاوڕوونیەکان بۆ ئەمانە. بەڵێ کاکەندرێن بەڵێ ئێمە من وەک باسم کرد وەزارەتی خوێندنی باڵا زیاتر لە 63000 کورسی پلانی وە واتە 63000 کورسی لە بەردەست بووە ژماری پێشەشکاران نەگەشتە 48000 کەس 47700 بۆ واتە کورسەکان زیاتر بوونە لە ژماری پێشکەشکاران. بۆیە بۆ نمونە کاتێک وەزارەتی خوێندنی باڵا دەرگای پێشکردن دەکاتەوە داوا لە پێشکاران دەکات کە پێویستە 50 شوێن پڕ بکەنەوە ئەمە بۆ ئەوەیە ئەو شوێنانەی کە ئەوان داواکاری لە پێشکەشەکان ئەو شوێنانە بێت کە حەز و خولیای خۆیانە بەڵام خوێندکار هەیە قوتابی هەیە ئەم شوێنانە بە تەواوەتی پڕ ناکاتەوە
ئەمە کێشەی بۆ دروستە بێ یان بۆ نمونە دەرچوومان هەبووە پۆلی 12 سەبمیتی داواکاریەکەی نەکردووە پڕی کردوەوە بەڵام سەبمیتی نەکردووە کەواتە ئەمە لای ئێمە خەلەکە دەگەڕێتەوە لای خۆی بەشێکی تر لەم خەلانەی کە هەیە پەیوەندی بەوە هەیە ئێمە لە سەرەتای ڕاگەاندنی زانکۆڵاینەوە بەردەوامیش دووپاتمان کردوەوە پێویستە خوێندکاران و قوتابیان هەرگیز پەنا بۆ ئەو سنتەرە بازرگانیانە نەبن بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین چونکە ئەمانە بڕێک پارەیە نەک پڕکردنەوە باشە ئەنی چارەسەری ئەمانە چیە چی بکەن چیان بۆ دەکرێت بەڵێ تایبەت و بابەتە چارەسەریان زۆر ئاسانە ئێمە ڕامان گەیاندووە دەرگای سکاڵامان بۆ کردوونەتەوە دەتوان جارێکی تر سکاڵاکانی خۆیان تۆمارکەن ئێمە زیاتر لە 20,000 کورسیمان بە بەتاڵی ماوەتەوە بە وەرگرتی ئەو ژمارە لە سکاڵا ئەم ساڵ دەبێتە 100 بەڵێ بەم ڕێگەی کە باسمان کرد ساڵانە ئێمە لە ڕێگەی ئەم سکاڵایە کە بە ئۆنلاینە هەر لەسەر وبسایتی ڕێگەی زانکۆ تەنها ئەو کەسەی کە سکاڵا پێشکەش دەکە داواکارەکەی خۆی دەبینێت ساڵی ڕابردوو ئەزمونمان هەیە لەگەڵ ئەماوە خوێندکاران و قوتابیان باش شارەزای ئەم بابەتن کە دەزانن تۆمارکردنی سکاڵە لە ڕێگەی زانکۆڵاینەوە چەندە دڵنیاییان پێدا لەبارەی کۆنمرەکانیان بۆیە ئێمە ژمارەی کورسی زیاد لە 20,000مان ماوەتەوە بۆیە بە دڵنیاییەوە بڵێنیان پێ دێن کە ئەمانیش هاوشێوەی هاوڕێ و ڕەفیقەکانیان وەردەگیرن لە زانکۆ پەیمانکار لە هەرێمی کوردستان بەپێی ئەو کۆنمرانی کە بەدەستیان هێناوە زۆر باشە کاگا باز دەمەوێت پرسیارێک لێ بکەم سەبارەت بە خوێندنی پیشەییەکان بۆ نمونە ئەوانەی کە لە ساڵی پار نەیانویستووە فۆرم پڕ بکەنەوە یاخود تۆمار بکەن ئەم ساڵ وا دەگوترێت کە ڕێگەیان پێ نەدراوە یاخود ئەمە چۆنی ئەمانە چی بکەن بڵێ کاکەندرێن هەموو دەرچوێکی دوانزەی ئامادەیی کاتێک کە دەردەچێت بۆی هەیە دوو جار داواکاری بۆ زانکۆڵاین پێشکەش بکاتن جارێک داواکاری پێشکەش دەکە ئەگەر ناوی نەگەڕایەوە مافی ئەوەی هەیە جارێکتریش داواکاری پێشکەواتە 2 ساڵ ئەو مافەی هەیە و ئێمە لەگەڵ ئەوەشدا دەرچوانی ساڵانی پێشوو بۆ نمونە ساڵانی زۆر پێشوو 5 ساڵ 10 ساڵ پێش ئێستا کە ویستویانە بێنە ناو پرۆسەکەەوە ئێمە یوزەرنێ و پاسوۆردمان بۆ دروستکردن و هاتوونتە ناو پرۆسەباتە دەرگای پێشکەشکردن بۆ هەموو کەسێک کراوەتەوە نەک تەنها پیشەیەکان بۆ هەموو ئەوانەیە کە ویستویانە داواکاری بیرمان نەچێ پێش بڕچێ ئەمان بۆ ئەم ساڵ ناتوانن پێشکەش بکەن بەڵێ بێگومان دەتوانن بێگومان پارساڵ هەبووە زۆر قوتابیمان هەبووە پارساڵ داواکاری پێشکەش نەکردووە ئامادە نەبوو بچێ بۆ زانکۆ بەڵام ئەم ساڵ داواکاری پێشکەش کردو و ئێستا ناوی گەڕاوەتەوە من یعنی بۆ نمونە هەر چەند نمونەیەکم لایە کە تەلەفۆنم بۆ کراوە داواکاریان پێشکەش کردو و ناویشان گەڕاوەتەوە واتە هەر کەسێک ئەو مافەی هەیە کە بتوانێت جارێک داواکاری پێشکەش کە ئەگەر ناوی نەگەڕایەوە جاری دووەمیش ئەو مافەی هەبێتن کە داواکاری پێشکەش بکاتەوە یاخود ئەم ساڵ پێشکەش نەکە ساڵی داهاتوو پێشکەش بکە دەرگای پێشکەشکردن لە ڕێگەی زانکۆڵاین بۆ هەموو ئەوانە کراوە بووە بە تایبەتی پیشەیەکان وەک باسم کرد خۆشبەختانە ئەم ساڵەکە بە شێوەی ئۆنلاین داواکاریان پێشکەش کرد و هاوشێوەی زانکۆڵاین بە هەمان شێوە خوێندنگان وڵاتەکان کە بۆ یەکەمین جارە ئەوانیش بە هەمان شێوە بە شێوەی ئۆنلاین داواکاری پێشکەش دەکەن هاوشانی براکانیان لە زانکۆ و پەیمانگاکان واتە لە زانکۆڵاین داواکاریان پێشکەش کردو و ناوەکانیش ئەمڕۆ ڕاگەیاندران جگە لەوانەی کە کەرکووک و خانەقین و ناوچەکانی تر هەیە کە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەوانیش بە هەمان شێوە ناوەکانیان ڕادەگەیاندرێت کە ئەمە شانازیەکی تری وەزارەتی خوێندنی باڵایە ساڵانە توانراوە ژمارەی بەرچاو لە کوردستانیانی دەرەوەی ناوچەی بابڵێن ناوچەداڕاوەکان لە زانکۆ پەیمانکار لە هەرێمی کوردستان بە هەمان پێوەر و بنەمای وەرگرتنی خوێندکاران و قوتابیانی هەرێمی کوردستان وەربگیرن. باشە بەڕێز ئاباز ئەکرەم گوتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی زۆر سپاس ماندوو نەبی کاک عەباس.